karşılaştığım hareketlerde kadınlar بەڵام لە ڕاستیە من زیاتر لە بزوتنەوەکان üç büyük anlaşma sürecimiz var. Birisi yetmişler. Tevgerekey kاتێک پێی وتووە کە پێویستە تۆ دەرفەتمان هەبوو لێرە لە شاری سلێمانی سەمینارێکی وەها دروست بکەن بناوی ڕێپاک لەبەر ئێمە وەک هەم وەک تێبگەر هەمیش وەک ڕێکخراو تێکیلیمان لەگەل هەنێک ڕێکخراوی ناو نەتەوی شوێنێ پەروەردە یانیش بڵێن ناوەندی lêkolînkirtinî proseyên aştî hene. İmzalayan, barış anlaşması imzalayanlardan sadece 5'i kadındır. û ewaneyşî ka rêkewtinekan îmza dikin tenha li seta pênciyan jina Ve müzakerecilerden sadece 8'i, %8'i kadındır. wan rêkewtinkarekanîş tenha li seta heştiyan jina. Genelde şey yapılıyor, işte bu direniş ve özgürlük hareketlerinin delegasyonları ağırlıklı erkeklerden oluşuyor. û ebê ew ji bilên ka nûênerî rêxira û damezrawekanî azadî lem rêkewtinaneda bi giştî li piyaw pêk tên. Birçok alan olduğu gibi tabii ki böyle kader belirleyici yerlerde de kadının bu sistem içerisinde eksik temsiliyatı insanı çok şaşırtmıyor. وەکو ئەوەی کە لە زۆربەی مەیدانەکانی تری ژیاندا هەیە نەبوونی ژنان لە قۆناغی ئەم قەرارگرتنە حیاتیەشدا مرۆڤ زۆر شۆک ناکات. 40 ayrı çatışma süreçlerinden elde edilen verilere göre بەپێی ئەو ئامارانەی کە لە 40 مەیدانی جیاوازی جەنگەوە کۆی کردوونەتەوە kadınların müzakere ve anlaşmalara dahil edilme durumlarında, yani eğer %35 kadınsa bu barış anlaşmasının 15 yıldan fazla sürdüğü sonucuna varılmış. بۆی ئاشکرا بووە کە ئەگەر بەشداری ژنان لە قۆناغی ڕێکەوتنەکانە لە 35 بوو بێت ئەوە درێژی قۆناغی ئاشتی لە ئەنجامی ئەو ڕێکەوتنە زیاتر لە 15 ساڵ بووە. Anlaşma sonrası parlamentoda kadınların temsiliyatı %35 ise geri çatışmalara dönüş riski neredeyse sıfır. و لە وڵاتانەیە ئەگەر بەشداری ژنان لە پەرلەمانە لە 125 بوو بێت ئەوە ڕێژەی دەستپێکردنەوەی شەڕ و ناکۆچیەکان لە 100 بووە. ناوبین روسیا و ئیرانیش زەمانی ژنان لە مەجلیس زۆر وڵاتی خارجی بەڵام لە کاتی مزاکرەدا لە کاتی هەڵگرتندا هیچ نەقشێک ڕۆڵێکی ژنان نەبووە. یعنی گشتی دیروک ئیرانەوە هەروەها ڕۆژهاتی کوردستان داشت کە ڕۆژهاتی کوردستان دەژێ و شۆرەشی کوردیش هاتوونە سەر وەلای حکومەتی کوردستان و لە هەموو بەردەوامی تێکۆشانی ژنان لە ناو حیزبدا ڕۆڵێکی ژنای ئەساس هەبووە هەم یعنی شار باشووری لە ڕۆژهات بەگەرێنن وەک پێشمەرجێکیش لە ناو حیزبادا دەرکردن و ڕۆڵێکی گرنگیان بووە ئەو کاتا. جارە ئەوەندە زۆر یعنی خوددانێکی بۆ دەوڵەت ڕاهێنانی چێکرد چێبوو نۆبل هەفت چێبوو پشتی ساڵی 2000 یعنی ساڵی بەرەبەر چێبوو یعنی مرۆڤ کارێبێژێکی هەر جار هەرگرتنێکی یعنی دەستپێکێکی مزاکرەی دەست پێ کرد پرانیشی یعنی ئەو گام عالیە تەگێرە ستانی تەگێرە ئازادی بە هەتا پروژه حکومتی پروژه‌یه جبو که آقا بکن و از پروژه جی سر مثلا دوان سالانه و آنی پراتیکی دی بیت هاتیه آلیت جی ایکو آلیت پارتیه کل یعنی وقتی الکسه اوانا راستی جی هودان ایمان جورافی دنیده جبونا و تجربه پروژه های کردستان دی بیت هاتیه اساس متخاصن به تجربه به رجال و کهیتی Existen diarios con